السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحاڵم لە خزمەتی جەنابتانە کە زۆری مامۆستا و شێخ بەڵام لەبەر حکمێکی قساس و هەندێک بەشداری لەم کۆڕەشی یۆزەدا ئەگەنا حەقوو جەنابتان زیاتر بیر ئەوەی کە من ئامادەم کردووە بابەتێکە لەسەر بینی ڕۆژهەڵاتناسیەکان لەسەر ئەو گومانانەی کە دروستیان کردووە لەسەر سەردوونەکانی پێغەمبەری خوا سەلام دیارە لە زیاتردا ڕوویەکی مێژووی قسەی لەسەرەکەین نەوەکو بوارەکانی تر کە جەنابتان لەمە شارەزاکەن ڕۆژهەڵاتناسیەکان لە سەرەتاوە ئەمانە بۆی بزانین چێ یعنی ئەو کەسانان ئەڵێ عیلم و شەرعی چ لەبەر ئەو زانستانیان خوێندووە لەبەر کە تایبەتمەند بە عالەمی شەرعی عالەمی ئیسلامی بۆیە زۆر جار بە حکمی حتا نەزانینی زمانەکەیان زۆر جار شتیان وتووە لە ئایەت تێنەگەشتون لە ئەحادیث تێنەگەشتون کۆمەڵی حکمیان داوە کۆمەڵی شوبهاتیان دروست کردووە کە بەداخەوە بەهۆی ئەوەی کە ناوەکەی زلە لەلای ئێمە لە بواری ترا ئەوانە پێشکەوتون کە کتێبەکانیان گەشتوتە عالەمی ئیسلامی ئیقدامی لەسەر بۆ خەڵک خوێنێتەوە وتیانە چۆن لە تەکنۆلۆژیاکە پێشکەوتن دیارە لەمەشا پێشکەوتن بە دەر لەوەی کە بزانن کە ئەوان خۆیان چەندین اعترافیان کردووە بە زانایانی ئێمە کە چەندێک قوڵ بوونەتەوە لە بوارە جیاجاکانی علومە ئیسلامیەکان و بە تایبەتی علومی حەدیث کە ئەوان ئەوەی کە تێبینی ئەکرێ زۆر معجب بوون بەو علومە حەدیثەی یاخود علومی ڕیجال کە لە لای ئێمە هەبووە لە عالەمی ئیسلامی یعنی هیچ علمێک هەتا ئێستا نەبووە دراسەی ئەو ڕیوایەتە بکا کە پێی گەیشتووە دراسەیەکی ورد لە سەرەتای ژیانی ئەو کەسەوەی کە قسەکەی جێڕاوەتەوە هەتا مردنی کە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان هەندێک حاڵەتی ئەو جارە دروی بکردای حەدیثەکەی لێ وەرنێگیراوەکو جەنابتان زیاتر باس ئەوە ئاگادارن بەڵام من ئەمە دیقەتی ئەمە بین کە ئەوان چەندێک معجب بوون لەوەی کە شتیوانە بۆ لای خۆیان بەجارێک کەسێک هەستێت 500,000 کەسی هێناوە دراسەی ژیانی کردووە یعنی ئەمە علمێکە وەکو لویس شپرنجەر خۆی باسەکە ئەڵێ ئێمە ضعیفترین حەدیثی کە لە ڕیوایەتەکانی محەممەدەوە صلی الله علیه و سلم هاتووە لە بەقوەترین ئەو ئەنجیلانەی کە لە لای ئێمە هەیە ڕیوایەتەکانی بەقوەتری ئەوان ئەسڵەن ئیسنادیان نەکردوتە سەر ڕیوایەت ئەمە گەورەترین خاڵە کە ئەوان پێی معجب بوون کەچی ئێمە تازە وازانین کە وەکوڵێت هەوهەنگی لە دارێکا دۆزیێتەوە کاتێک کە ئەبینێت گومانێکی ئیستیشراقی ئەبینێت گەورەی ئەکات و دوایەوە سەرەکەی ئیستیشراقیەکان لە سەرەتاوە بە شێوازێکی سەربازی شێوە سەربازی لە خزمەتی ئیستیعماری و پرۆسە سەربازیەکەیە کاریان کردووە بۆیە بیدایەتی ئەو علومانەی کە لای ئەوان بووە هەر وەکو جوێندان وەکو تەشهیرکردن و وەکو دروستکردنی تۆهمە بۆ سەر ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دروستیان کردووە دوای ئەوەی کە زانیان بە حکمی ئەوەی کە شێوازەکەی بوو بە شێوازێکی ئەکادمی بە شێوازێکی علمی داوایان لێ کرد کە ئەو قسانەی ئەکا ئەدەی وەرە بە ئیسنادەکەیتە سەر چ کتێبێ چی مەسەرێوە ئەڵێ ناچار بوون وازیان لە گومانەکان کەمتر کردەوە وازیان لە جوێنەکان هێنا اینجا هەوڵیاندا بە شێوازێکی تر بە شێوازێکی وردتر کە خەڵکی عام نەتوانێت قسەیان لەگەڵا بکات تەنها خەڵکە خاسەکە نەبێت بۆیە هاتوون لە تعنیان لە فەرموودە گرتووە گینە سەرەتا کاتێ کە دەستیان پێکرد بە فەرموودە دەستیان پێ نەکردووە بە قورئان دەستیان پێکرد بەڵام کە زانیان دراسەیەکی وردیان کرد کە قورئان چییە و ئیعجازەکانی چۆن هەتا ڕۆژی دوایی ئەو هەموو تەحەدایەتیایە بۆیە دەستیان نایە سەر بوارێکی تر کە بواری فەرموودە بوو یعنی ئەم خاڵە زۆر گرنگە ڕۆژهەڵات ناس پاشەوەی کە دراسەیەکی کرد تێگەی کە ئیسلام چییە اینجا هات وازی بە تەواوەتی ناڵێم بە تەواوەتی بەڵام زۆربەی عالمەکان وازیان لەوە هێنا کە باز لەوە بکەن ڕەخنە لە قورئان بگرن چونکە لە شوێنی خۆیاندا هەمووی عولەمایانی پێشین جوابی هەمووی دراوەتەوە بەڵام ئەوەی کە شتێکی غەریب بووە وازێنان لە سونەت بووە
چونکە لە بەتایبەتی لە ئەهلی سونە و جەماعەت یعنی شتێک نەبووە لە لای ئێمە وازهێنان بێت یاخود بێئەدەبی بێ بەرامبەر بە ئەحادیثی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتون لەو جانبەوە زەفەریان هێناوە وە گەورەترینشیش کە ئیسفادەیان لێ کردووە هاتون ئەو مەسادیرانەی کە دژی سونەت بوون لە سەرەتاوە ئیسفادەیان لێ کردووە یەک ڕەئی گومانی استیشراقی نییە پشبەسوو نەبێ بە عالمێکی یەکێ لە فیرەقە ئیسلامیەکان کە کتێبەکانیان لەبەردەسایە و نووسراوە لە بەتایبەتی فیرەقی ڕافیضە سەنەد کاتێک کە ئەو ڕقی لە سەحابە بێ ئەنواع توهمەی بۆ دروست کردووە عەسڵەن کە ڕقی لێبوو بێت بە تەکفیری کرد بێ زۆر ئاساییە کە ڕوایەتەکەشی وەرنەگرتووە ئەمانیش هاتوون ئیسنادیان کردوتە سەر ئەو جۆرە بیر و بۆچوونە حاقیدی و دوژمنایەتی کە لە سەدان ئەگەر نەڵێم زیاتریش ساڵەی پێش ئەوە هەبووە و هاتوون ئیسفادەیان لێ کردووە بۆیە ئیسنادی ئەوان و خودپاپشتیان بە دەرەجەی یەکەم لەسەر فیرەقە ئیسلامیەکان بووە دوای ئەوە ئەمان چەندین کەسیان تیا دەرکەوت وەکو وتمان سەرەتاکانیان بە ڕۆجەر بیکۆن و بە یوحەنا دیمەشقی و بە کەسانی تر دەرکەوت بەڵام لە سەدەی حەڤە بەدواوە دەستیاندایە بواری علومی حەدیث چەندان کەسێکمان ئەبینین لە عالەمی استیشراقیە دەرکەوتن یەکێ لەوانە کە لە کۆتایی سەدەی حەڤەما دەرەکەوێت هەرپەلۆیە ئەمە بابەتی یەکەم جار لەسەر علومی حەدیث نووسیوە لە ساڵی 1635 بۆ 1695 ژیانەکەی بووە دوای ئەوە چەندین کەسی تر هاتوون بەڵام لویس شپرنجەر بابەتێکی مختصی نووسی لەسەر بواری ئاین ئیسلام بەگشتی و یەکێ لە بەشەکانی تەرخان کرد بۆ بواری حەدیث دوای ئەویش ئەو کتێبەی کە نووسی لێبن ئانتهایر دەس محەممەد کە ئەمە بە فەڕەنسی نووسی بووی دوای ئەوە موێرمان هەیە ئەڵمانیە بابەتێکی نووسی زەلایف ئۆ محەممەد ژیانی محەممەد لە تێڕوانینی ئەوە هەندێک ڕەخنە و هجوومەکاتە سەر هەندێک لە ئەحادیثەکان و هەروەها دوای ئەو چەندین کەسی تراتەوە بەڵام ئەوەی کە ناویان ئەزرەنگێتەوە زیاتر جۆلتس هێرە کە ئەمە کەسێکی مەجەڕی بوو هات و یەهودیشە بۆ معلوماتی زیاتر بابەتێکی نووسی مسلم ستادز یاخود دراساتی محەممەدی ئەم لێرەدا کتێبەکەی تا ڕادەیەکی زۆر پشبەستوو بوو بە علومەکانی قورئان و لە دوایشە علومەکانی سەحاحی ستە بۆیە ئەوترێ کتێبی جۆلتس هێر لەلایەن ئیستیشراقیەکانە وەکو ئینجیلێکی پیرۆز وایە لەلایەن مەسیحیەکانەوە لە دوای ئەو بوو بە مەنهەج و مەدرسەیەک اینجا چەندین کەس نووسی بەڵام ئەوەی کە گرنگە لێرەدا ئیشارەی پێبەم ئەوەی کە بابەتی نووسی لە علومی حەدیثە لە دوای تسهێر بریتی بوو لە شاخت دیسان لەقەبی ئەم گۆڕا بۆ کتێبە ئینجیلە پیرۆزەکەی کە پێی ئەوتێ ئینجیلی دووهەم لە لای ئیستیشراقی ئەمیش دەستی کرد بە ڕەتکردنەوەی ئەحادیث و هەروەها دروستکردنی کۆمەڵێک ڕەخنە و گومان لەسەر ئەحادیثەکان من ناچارم بە خێراییەک ئەڕۆم بەسەر ئەم بابەتانەیە بەڵام سێرەکەین گومانەکانیان لە چیا زیاتر خۆیە گرێتەوە یەکەم شت هەوڵدان بۆ کەمکردنەوەی دەوری سونەت لە علومەکانی ئیسلامیدا و من ناچمە سەر و تەفاسیلە چونکە زۆر باس کرا نمونەشی ئەگەر مەگەر زۆر زەرور بێ یەکینە شتێکی وا ناهێنمەوە لەبەرەوەی کە وەکوتمان زۆر باس کرا ئەم بابەتانە و هەروەها یەکێک لە ڕەخنەکانیان فەرموودا لە ئادەی بۆچی 100 ساڵ دوای ئەوە ئەنووسرێتەوە ئەمە خەلەلێکەیە لە مۆزوعەکەیە ئەمە ئەو ڕیوایەتێکی ئەڵێ من باوەڕی پێ بکەم کە چەندین کەس بە ئەو برا بەڕێزانەمان بە شێوازێکی ئەکادمی جوان جوابی ئەو حاڵەتیان نایەوە و هەروەها یەکێ لە گومانەکانیان مەسەلەی گومان دروستکردیم و لەسەر ئەو ڕواتانەی کە حەدیثەکانیان گێراوەتەوە مع العلم ئەوان لە شەیتانیەتی خۆیان لەسەر ئەم جۆرە حاڵەتانە وەستاون بە تایبەتی ڕەخنەگرتن لەسەر علومی ڕیجال چونکە خۆیان ئەزانن بوخاری لە پاش نزیکەی 9 ملیۆن حەدیث هاتووە 7000 ئەوەنە حەدیثی لە صحیحەکەیان نەقڵ کردووە یعنی مسلم بە هەمان شێوە چاک ئەزانن کە ئەگەر کەسێک شتێک هەبوو بێ لەسەر ژیانی نەقڵی نەکردووە و یەکێک مشاهدە و بینینەکەی نەکردوێ هاو سەردەمەکە نەبوو بێت ئەم ڕیوایەتانەی لێ وەرنەگیراوە دوایەوە ئەو ئیسنادانەی محەممەدی زوهری خۆیان باش ئەزانن کە کەسایەتیەک بووە ژیانی ئەم پیاوەکی عالمێک بووە خۆیان دراسیان هەیە لەسەر ئیمامی زوهری بەڵام ئەچن کاتێکە حەدیث باسەکە ئەڵێن وەڵا ئەمە لە سەردەمی ئومەیەکانە ژیاوە هەندێک شتێک هەبووە بۆ سەر هجوومکردنە سەر خەڵکانی تر و بۆ لایەنگەری ئومەویەکان لەگەڵەوەی کە محەممەد زوهری کەسێک بووە مختەز بووە لە بواری حەدیثە و
خۆشیان شایەتی ئەوەیان داوە لە چەندین شوێنی ترا هەر بە قسەی خۆیان و دوایەوە هەندێک حەدیثیان هێناوە ڕخنەیان گرتووە کە من ئەم دوو خاڵە بڵێم و کۆتایی پێبێنم. زۆر جار مستەشریق هاتووە لەسەر حەدیثێک ئەو حەدیثە لەبەرەوەی کە لە مەسلحەتی بۆچوونەکەی خۆیان بووە بە حەدیثی تەواوەتی و صحیحی داناوە ئەگەر ڕاویەکانیشی زۆر بەقووەت نەبوو بێتن. مەسەڵەن قسەی غەرانیق چەندین کتێب بە کتێب هەیە کە ئەو حەدیثە هەندێکە فەرموون مەوزوعە هەندێکەن ضعیفە ئەسڵی نییە بەڵام لەبەرەوەی کە لە بکینی ئیستیشاقی خۆیانە ئەڵێمە خۆم حەدیثێکی چاکەوە ها پێغەمبەر وای کردووە لە سەرەتایی ناخەریک بووە سوژدە بەرێ پێویستێتی لەبەرەوە چێ ئەڵێ ئەو حەدیثە تەواوە بەڵام کاتێک ئەڵێ ابن عمر أفرمي اكتب فوالذي نفسي بيدي ما خرج من فمي إلا الحق عليه أدي ابن عمر شي لمن هو وتراب بن وسروا بو حديث عالم ضعيفة بو لبروي أمان لا هني خوانية لا مصلحتي خوانا إجناكا يعني همان حديث همان راوي كبيوسيان بي بو إسناد كنا سري نكي خوان بحديث شي ضعيف دانان بلام كحديثك لا إني أوان ده مثلا حديث معناه من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار أما لبروي كباز دوا كمسلمان أبي دروزن نبي بدن بيغمري خواش وأقايل لبي على نم حديثة ضعيفة مع العلم لشوا طريقة والروايات كلاها نزيكي دو صدها والأم حديثي جراوتها كشلون حديثك ضعيفة وحديثك موضوع وحديثك أصلية أما كرتيك بو كمن جك خالي تريجا قرب ريقا ما بي بعام ألين باشا أقر أو رواياته بيغمر نبو صلى الله عليه وسلم أي باشا هيك يبوه اگر تو علی ام حدیثه ضعیفه ام حدیثه موضوع ام حدیثه لبروی کلاهی خودت ناگونجه باشا ای قصه صحابه کان چیان لیت لو بینیا یا نبی حد صحابه کان رد کینوا یا نبی قصه کی پیغمبری خوارد کینوا صلی الله علیه وسلم كما العلم اما تاريخ ام شتانا من همو با شوازکی اکادمی بو نقل بو ازانین حق کله چوا و نه حق کله چوا شتی تر زور ما بلام نه چارم کوتای پی بنشکو زمالت تاو وصلى الله على محمد وعلى اله وصحبه وسلم